خولی ڕاهێنەرانە بۆ پرۆسەی سەرژمێری زیاتر لە 1000 ڕاهێنەر بۆ سەرپەرشتی تیمەکان و بژمێرەکان لە کوردستان ئامادە دەکرێن. کەمتر لە هەفتەیەکی ماوە بۆ کاری مەیدانی لە دوای 16 بۆ 19 ئەم مانگە دەست بە کاری مەیدانی دەکەن و داتا و ئامار کۆ دەکەنەوە. ئەو خولەی کە ئێستا ئەمە کردیتمانەوە لە بۆ ڕاهێنانی ڕاهێنەرانە کە ئەوان دواتر لە ماوەی 5 ڕۆژ کە بڵێن لە 12 مانگ تەواو دەبیتن، دواتر ئەوانیش دەچن خولی ڕاهێنان بڵێن بە بژمێرەکان دەڵێنەوە کە لەو ڕۆژانە ناویان دەردەچیتن و پێشی بڵێن خولەکە ناویان دەردەچی و ئەوان دێن داخلی ناو ئیشەکە دەبن، خولەکە دەبینین لە بۆ ئەوەی دواتر قۆناغی ئەوەمان لە پێش دەبیتن کە پێی دەڵێن سەرژمێری لە 16 مانگ هەتا 19 مانگ خەریک دەبن لە ماڵەکان دەچن پاشۆی کە تەبعاً کە خولی ڕاهێنانیان بینی. بڕیار وایە لە 13 ئەم مانگەوە نزیکی 7000 بژمێر ئامادە بکرێن. 16 مانگ تیمەکان سەردانی ماڵەکان دەکەن، دواتریش لە 20 مانگ قەدەغەی تەواوەتی هاتوچۆ دەبێت. پێویستە تەواوی ئەندامانی خێزان لە ماڵەکانیان ئامادە بن و ئەو بەڵگەنامانەی پێویستن ئامادەی بکەن. 13 ئەم مانگە نزیکی 7000 بژمێر لە هۆڵەکانی سنووری شاری هەولێر لە سنوور لە بۆ سنوور ئامادەکاریان پێدەکرێتن و 16 مانگ دەست بە پرۆسەکە دەکرێتن کە لە 16 و 17 و 18 و 19 سەردانی ماڵەکان دەکەن بۆ تاماکردنی سەرۆکی خێزان و ئەندامانی خێزانەکە و 20 و 21 مانگ کە قەدەغەی هاتوچۆ دەکرێتن تەواوی ئەندامەکان و بە سۆرۆکی خێزانەوە دەبی لە ماڵەکانیان ئامادە بن و بەڵگەکانی وەک پێویست وەک کارتی نیشتیمانی ئەو بابەتانە دەبی لەلایەن بێتن. پرسیاری ئەویان لێ دەکرێت کە چەند سەرخێزان و چەند کەسن و تۆمار دەکرێن. دوای ئەوە بژمێرەکە لە 22 مانگ 22/11 هەتا 10/12 جارێک کە سەردانی ئەو خێزانانە دەکاتەوە. لە بەغدادەوە زیاتر لە 9000 ئایپاد و تابلێت بۆ شاری هەولێر هاتووە. لە ئێستادا تیمەکانی بەڕێوەبەرایەتی سەرژمێری سەرقاڵی چاڵەکردنی تابلێتەکان و پڕۆگرامی تایبەت بە سەرژمێرین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.